هەموو شتێکم دیت بەو چاوانەی خۆم هاوڕێی خۆم دەتەنیشت خۆم شەهید بووە هاوڕێی خۆم بریندار بووە دەهان شەهیدم بەدەست خۆم سوشتیتەوە کام حکومەت هاوڕێکانی لە تەنیشت خۆی شەهید و بریندار بوون بەدەیان شەهیدی بەدەستی خۆی شۆردووە بەڵام حکومەت نەیتوانیوە پاداشتیان بداتەوە و بژێوی ژیانیان باش بکات و موچەیان بۆ دابین بکات ئەمە وتەی ئەو هاوڵاتیەیە کە دەردەدڵی خۆی بۆ پێیان باز دەکات هاوڵاتیان دەڵێن سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی بەهای دۆلار بەڵام حکومەت لا دواخستن و دابەشکردنی موچە بەردەوامە چاوەڕێی چکەم لە حکومەتی مەری حکومەت برێ دوو معابەزە نەوتەوە حکومەت ئەوە بژینی حکومەت ئەوە دەخەمت دابی ئەو هەموو نەوتە جوانە ئەڕوا چی لە بادینان چی لە کنەمە هەمووی ئەڕوا تورکیا پێخەنی بوو دم تەنها بەخوای گەورەی ئەوەندەیە خوایە خۆی یا ئیسلاحیان کەی یا لە کۆرمان کێوە حکومەتی هەرێم باشی بە خەڵک نییە دەژێ ناژێ کەیف خۆیەتی باشی بەو خەڵکە نەماوە لەبەرەوەی ئەوانە فیرعونن من ێستا وەک پێشمەرگەیەکم چەندەمێکە مەعاشم وەرنەگرتووە کە من موچە وەرگم ناچارم ئەنی کاسبی کەم لە سەد زیادە کاسپێکەش نەماوە کرێخان و دابین کەم ماڵ منداڵ چۆن بەخێوکەم ئەوانە هیچ باشیان بەوە نییە ئەوانە فیرعونن بەسە سەری ئەو خەڵکەوە هاوڵاتیان و کاسبکاران دەڵێن بەهۆی بێموچەی بژێوی ژانی هاوڵاتیان لە ئاستێکی زۆر خراپدایە و کاسبکارانیش بێبازاڕی ڕووی تێکردوون حکوومەتی هەرێمیش بێباکە و لە ژانی سەختی هاوڵاتیانی گوێی خەواندووە لەوەی خراپتر نابێ بازار وەڵات هۆکارەکەی محاش نادرێ ئەگەم معاشش نێدرێ بازار هەروە دەبێ العانیمەیە بۆ بازاڕی دادێ وەڵی بەقاناکە مەزاد نیاک تەبێت دەبا خەڵی دابێت هۆکارەکەی چێ وەڵ عەمیا دەدزن هەموو زینە ئەگە نێدزینە و پارە چی لێدێ دەنا هەر بەداهاتی نێوە خۆ کوردستان دەژی سەرەتاکە ئەوان معاشەکان کەم کردو بۆ 150 یان 2 مانگ جارێک وتیان نەوەت نرخی دابەزی و پارە ناکات هەتا نزیکی 18 دلار دابەزی ئێستا نەوتی 56 دلارە هەر معاشەکە خراپتر و وەک جارانیش لێ ناتوە خۆی دەڵێن حکومەت باوکی میلەتە بەڵام ئەوان باوکیش خراپن ئەم حکوومەتی هەرێمە تا ئێستا تەنها موچەی 5 مانگی ساڵی 2020 دابەش کردووە کە 4 موچەیان با لێبڕینەوە بووە کەچی ئامادە نییە دان بە شکستی خۆی دابنێت و لە حکومڕانی و حکوومەتداری خۆی بەردەوامە کوردەواری وتەنی وەک ئەوەی نەبای بێ و نەبۆران لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام